سڵاو خۆشەویستانم، من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی بەشە پزیشکەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان. لەم ڤیددیۆدا باسی بەشە شیکاریەکان یاخۆ زانستی تاقیگەی پزیشکی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرا وەرگیراوەکان لەم دوو بەشانە یاخۆ لە بەشە تاقیگەیەکان چەند بووە بە زانکۆڵایەن و بە پاراڵێل. تاوەکو ئێوەی خۆشەویست وەکو بناغەیەک بەکاری بێنن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن، چکە ئەم کۆنمرانە ئێمە باسیەکەین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 هاتۆتەوە و ئەتوانین وەکو داتا و زانیاریەک بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمەکانمان بۆ ساڵی خوێندنی 2023-2024 بۆ ئەوەی بتوانین ڕێزبەندیەکی پوختوو و ئەو بەشانە هەڵبژێرین کە دڵخوازی خۆمانە. ئێوەش بۆ وەرگرتنی زانیاریەکان تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادارکەنەوە با ئەوانش سود لە کەناڵەکەمان ببینن.